من خۆشەویستی وەرزش، خۆشەویستی خاکەکەم، خۆشەویستی کوردستانم، خۆشەویستی هەولێر هۆکارێک بۆ خزمەت بکەم و من عشقی کارجێرایەتی وەرزشم و هیچ کاتێکش من سوودمەند نەبوومە لە وەرزش بەرکو زارەرمەند بوومە. سەلام حوسێن کەسایەتی وەرشی دیاری شاری هەولێر و هەرێمی کوردستان دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی لە تەمەنی 62 ساڵی کۆچی دوایی کرد. سەلام حوسێن ماوەی چەند ساڵێک بوو بەهۆی توشبوونی بە نەخۆشی شێرپەنجە بە ئازارێکی زۆرەوە کۆڵی نەدا و لە کارەکەی بەردەوام بوو، بەڵام دوازار بەهۆی وەستانی گورچیلەکانی گیانی سپارد و ماڵ ئاوایی یەکجارەکی کرد. زۆر سوپاس هەموو خەرکەی دەکەم ماندی بوون هاتینە سەقەبران مزگەفتی نوێژیان لە سەکردی خوای گەورە خێری هەموو لایەکی بنووسی ئینا لیلاه و ئینا ئیلەیهی ڕاجعون. وەڵاهی پڕ نابتەوە بە کەس، خوای گەورە لێ خۆش بی، جێگای باشتە ئینشاڵڵا، باشترین بابی دنیا بوو. پیاوە ڕیش سپیەکە یەکێتی تۆپی کوردستان بە ئامادەبوونی خزم و کەسوکاری و وەرزشوانان نوێژی لەسەر کرا و دواتریش لە گۆڕستانی قەڵاتی نوێ لە شاری هەولێر مەراسیمی بە خاک سپاردنی بۆ ئەنجام درا. کە چەند ڕۆژێک پێشێستا کە گەڕاوەیەکی تۆپی کوردستان وەکو سکرتێری یەکێتی تۆپی کوردستان یاریی کۆتاییمان هەبوو لە کۆیێ زۆرم پێخۆش بوو کە ئامادەبی بەسکە تەماشای وەزعیم کرد وەزعەکەی تێکسو بوو پێم نەگۆ وەرە ئەویش حەزی دەکرد پێی نەلێم وەرە لە ئەوەکانی ڕادیار بووتی من هەندێک ئیشەیە دەبێ ئیشەکان تەواو بکەم. هەتا مەوعیدی دکتۆری هەبوو دکتۆرە کاتوو لە دەرێ وتی دکتۆرەکی زۆر باشە کاپتن وتم هەستە بڕۆ گوتی هەندێک ئیشم مایە ئیشەکان تەواو کەم دەچم کە ئیشەکانی تەواو کرد زانیم کوڕەکەیم دیت گوتی وەڵام مەوعید دکتۆری تەواو بوو وتمەدی پێتم نەگۆ بڕۆ گوتی نەقەی ناکە دوای دەیبینەوە دکتۆرەکەی یانی بزانە غەمخۆری لۆ ڕاضەکەی حتا ئەو دەرەجەی بوو. ئێمە دەڵێن هەمومان ئەو ڕێگایەکی پیرۆزە ڕێگایەکی حەقە، بەڵام کە خۆشەویستێکت لە دەست دەچی لە وەختێکی غەمەکەمان لەو وەختەکەیە جار بەجار دەڵێن دەبایە تەنقیچێک زیاتر بمابایە بەس بەڵام ئەوە دەستی من نییە و ئیرادی رب العالەمینە بۆیە دەڵێن ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون ئەوەشی بەکەلکمان لەدەستدا. برایەکی زۆر ئەزیز و خۆشەویست وەرزوانێکی زۆر خۆشەویستی شاری هەولێر ئەستێرەیەکی دیاری شاری هەولێر و کوردستان کاکە سەلام حوسێن ئەمڕۆ ماڵ ئاوایی لە ئێمە کرد و لە خانەوادەکەی خۆشی کرد و لە هەموو وەرزوانان کرد. بەداخەوە کاک سەلام بەڕاستی بە ئاسانی جێگەی پڕ نابێتەوە. کاکە سەلام حوسێن بە حکمەوەی کە زۆر لە نزیکەوە من ئاگدار بووم و زۆر ڕەفیق و دۆستی من بوو، خزمایەتیشمان هەبوو و نزیکەی 15 ساڵ لە دوای ساڵی 1970 تاکو ساڵانی 2002 ئەو من دوای ئەویش هەر زیاتر لەیانەی وەرشی هەولێر بەیەکەوە ئیشمان دەکرد و بەڕاستی پیاوێکی زۆر بە عەزەت نەفس بە ئەوەندە ساڵێک کە ئێمە لەگەری ئیشمان کرد هەموو کات متابعی تۆپی پێ یانی وەرشی هەولێر تۆپی پێی کوردستان و عێراقیشی دەکرد زۆر متەئسیر دەبوو ئەگەر لە حالەتێک نانی وەرشی هەربی دۆڕاندابایە. دائیمەن بیر و ڕایەکانی لە یانەی وەرشی و لە دەستەی کارجێڕی زۆر بەهەند وەردەگیرە. دوای ئەوە لە 2004ەوە تاکو ئێستاش ساڵانکی زۆر توانی خزمەتی یەکێتی تۆپی کوردستان کە و لەوێش لەبەر لیهاتی خۆی بە سکرتێری یەکێتی تۆپی کوردستان هەڵبژێردا و لەوێ داوامی کرد تاکو ئێستاش کەماڵ ئاوای لێکردن. سەلام حوسێن عومەر لە ساڵی 1960 لە گەڕەکی عارەبان لە هەولێر لەدایک بووە وەک یاریکردن تەمەنی کورد بوو و بەهۆی پێکانەوە زوو دابڕاوە. لە ساڵی 1970 تا 2003 لە یانەی هەولێرکاری کارجێڕی ئەنجام داوە لە دامەزراندنی یەکێتی تۆپی کوردستان بەشدار بوو و زیاتر لە 15 ساڵیش سکرتێری یەکێتێکە بووە. ئەندامی دەستەی کارجێڕیانەی بروسێک سکرتێری نوێنەرایەتی لیژنەی ئۆڵمپی هەولێر سەرۆکی یەکێتی تۆپی سەرمێزی هەولێریش بووە. لە بواری میدیای وەرزشیش ڕۆژنامەنووسێکی لێهاتوو بووە و بۆ زۆرێک لە ڕۆژنامەکانی سەردەمی زوو کاری کردووە و لە زۆربەی کەناڵە لۆکاڵی و ئاسمانیەکانیش سەرەتای کاری شۆڤەکاری دەرکەوتووە. دوجار لە 14 پێنجی 2022 ماڵ ئاوایی یەکجارەکی کرد. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.